جارە لەگەڵتانم باز لە بابەتێکی دیکەی تەندروستی دەکەین. لەوانەیە هێکی لە ئەندامانی خێزانەکەمان لە ماڵەوە شەوانە پرخەی هەبێتەوە ئێمە ئیسعاج کرد بێت، بەڵام ئایا پرخە نەخۆشیە یان چ کاتێک دەبێتە نەخۆشی؟ و هەروەها بزانین ئایا پرخە هۆکارەکانی چییە و چۆن چارەسەر دەکرێت. بۆی زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بزانین دەچینە لای دکتۆر نزار عەبدوڵڵا حەمەسایی چنارێت، پسپۆری نەخۆشیەکانی سنگ و کۆئەندامی هەناسە لەگەڵمانە. پرخە سەوتێکی لەرینەوەیە کە لە ئەنجامی ڕۆشنی هەوا لە لوتەوە بۆ بەشی پشتەوەی قۆڕێک دروست دەبێ لە کاتی خەوە. جا ئەم سەوتە پرخەکە دروست دەبێت، پرخە شتێکی ئاساییە زۆر کەس هەیەی، ئەنی کەواتە ناتوانین بڵێن پرخە بە تەنیا نەخۆشیە. پرخەکە زۆر کەس هەیەی کە تووشیە بێت. ئەم پرخەیە کاتێکە بێتە دیاردەیەکی نەخۆشی، کاتێکە سەوتەکە زۆر بێ لە شەوە و بێزارکرد بێ بۆ چواردەوری، مەسەن ژنێکە پیاوەکە یان لە ناو مناڵەکانە یەکێکیان پرخەیە بێت، کاتێکە بێتە بێزارکەر و ئەمە ئەبێتە هۆی نەخۆشی. هێنا زۆر حاڵەتی ئاسایی، پرخە شتێکی ئاساییە و زۆر کەس هەیەی. پرخە بۆ کات کەوتمانە بێتەوە سەوتەکە زیاد لە حەد بەرز بۆ بێتە هۆی نەخۆشی تایبەتی خۆی هەیە، پێوتێ گیرانی خەو. چۆن؟ کاتێ نەخۆشەکە بە شەو پاڵەکەوێت، دوای چەند ماوەیەک وردە و دەکاتچێتە خەوە، ئەم ماسوولکانی بەشی دوای خۆرگی وردەوە دەئەنووسێ بە یەکە، ئیتر سەوت بەرزەکە ئەتوانی سەوتی پرخەکەی زیاد بێت. کەم سەوتە زیاد بوو چواردەور هەستی پێکات. جاری وایە هەناسەیە گیرێت، خەبەریەکەنەوە زوو کەواتە لە شەوا چەند جارێکم حاڵەتی بەسەرایەتەوە خەبەریەکەنەوە. ئەم نەخۆشە چۆن هەستی پێکەن پرخەیەکە نەخۆشیە؟ کاتێکە بەیانیان هەڵەستێ لە خەو فرێژ نییە، یعنی خەوێکی خۆشی نییە، بەیانیان شەکەتە، هەڵەستێت تەرکیزی نییە، بە ڕۆژ خەواڵوە بێت. مهمترین شت چیە لە پرخەیە کاتێککە بێتە هۆی نەخۆشی؟ خەواڵوی ڕۆژە. بۆ نمونە سایقێکا ڕوا لە ترافیکێکا 2 دقە 3 دقە بۆ سێلانێ خەوی لێکەوێ، ئەچێتە شوێنەکەەوە هادی ئەخەوی لێکەوێ، ینی خەواڵوە بێت. کەواتە خەواڵوبوون یەکێکە لە نیشانە مەترسیدارەکانی پرخەی خەو. کاتێک یەکێ خەواڵۆ بێ بە شەو پرخەی خەوی هەبێت، ئەمە پێویستە سەردانی دکتۆر کا بۆ لێپرسینەوەی. لەگەڵ نیشانەکانی تریشا بە ڕۆژ شەکە دەبێت، نەخۆشەکە ماندووە، بێهێزە، خەوی خۆش نییە، بە شەو زوو هەڵەستێتەوە بۆ تەوالێت بۆ میسکردن، حاڵەتی خێزانی کەمەکاتەوە، یعنی بە تەواوەتی ژیانی تێگەیات. ئەم جۆرە پرخەیە کەوتمان کە بە شەو هەناسەکەی ئەوەستێ لەگەڵیە. بەڵام هەندێک پرخەیەکەمان هەیە، مەسەن پرخەی پەتایەکە بەکاتیە، یان یەکێکە ڕۆژە هیلاکە، ماندووە ڕۆژێکی شیکریان، هەندێک کەسمانەیە حەبەخوات، حەوی حەساسیت بوو نمونە جۆرێکیان خاو دەکاتەوە بە شەو پرخە بۆ دروستەکات. چکە پرخە نەخۆشی نییە، پرخە نیشانەیە کە زۆرجار لە مناڵی یەکمان بۆ ساڵ هەیە، کەواتە لەم جۆرە فەرقیە، لەوانەیە دڵڕەوی لوتی تەسک بێت. جۆرەکانی تریشی نەخۆشی بەڵام نەخۆشیێکی وەکم ترسناکەنیە کە باسمان کرد. نا زۆر کەس کۆڵەکەی لوتی خوارە، زۆر کەس حەساسیەتی لوتی هەیە، ئەمانە هەر پرخە ئاکات. زۆر کەس لەوزەتێنەکانی گەورە بێت، التیهابی گرفانەکانی هەیە، ئەوکردنی جیوبەکانی هەیە، ئەمانە شەر پرخەکە. بەڵام ئەو پرخەی کە کێ ماڵین باسمان کرد کە بێتە هۆی گیرانی خەو، ئەمە لە دوای تەمەنی 50 ساڵیەوە زیاتر لەو کەسانی کە قەڵەون، مەشروب خۆرن یان بە ویراسە هەیەە لەوەیە دەرەکەوێت. ئەو پرخەی کە باسمان کرد کە لە دوای تەمەنی 50 ساڵیەوە زۆربەی کات شەر نییە بڵێن زیاتر لەو کاتانەیە هەیە کەوتمانە بێتە هۆی خەواڵی ڕۆژان، ئەو مەترسیدارە. بۆ لەبەروی کەسەکان زۆربیان زەختیان هەیە، شەکریان هەیە، پرخەکە ناڵێ بێتە هۆی کۆنتترۆلی. زۆر جارخوا نەخواستە بێتە هۆی جەڵدە، کاتێ بە تایبەتی جەڵدەی بەیانیان کە ڕوویە لەو کەسانەیە کە پرخیان هەیە زیاتر قابلیان هەیە بۆ جەڵدەی مێشک، جەڵدەی دڵڕووبات، لەبەرەوە ترسناکە بێ بە دوای چارەسەریا بگەڕێن. ئێمە سکۆرێکمانەیە بڵێن 8 پرسیارێکین لە نەخۆشکێتە لامان. پرسیارەکان چوانەکسە مەخسن پێڵێن بە شەو پرخەی هەیە، ئەو بێ شایەتی هەبێت پرخەکە، ئەو دووەمیان بێهێزی ڕۆژانەی خەواڵوێتیەکەی، سێمیان شایەتێکی هەڵە بە شەو ناڵە کەس بخەوێت، چوارەمیان زەختی هەبێت، پێنجەمیان قەڵەو بێت، شەشەمیان ڕەگەزەکەی لە نێرا زیاترە وەک لەمێ، حوتەمیان ئەو کەسانەیە کە بڵێن غەبغەبەیان هەیە، یعنی ملیان چەوریە، ملیان کورتە. ئەمانە ئەم پرسیاران ناکەن. ئەگەر هاتو پرسیارەکانمان کرد بۆ نمونە لەم 8 پرسیارە لە 4 پرسیار زیاتری تیابوو نەخۆشەکە کەسەکە، ئەوە ئەمان نێرین بۆ پشکنین بۆ دەستنیشانکردنی پرخەکەی بڵێ بۆ گیرانی خەوەکە. ئێستا خۆشبەختانە ئەو پشکنینەمان هەیە، پشکنێکی ئاسانە، ئەکرێت بۆ نەخۆشەکە جیهازێکە ئەی بەستی لەسکی شوێن ئۆکسسیجینێکی هەیە لەگەڵ لوتەوانێکە، نەخۆشەکە ئەخەوێ پێوەی. ئەم نەخۆشە کاتێکە ئەخەوێت تا بەیانی چەند جار لە خەوە
هەناسی ئەوەستێت بۆمان دەستنیشانەکات. چەند جار ئۆکسسیجینیەتە خوار نۆرمەڵە پێمانەڵێت ئێمە لەو کاتەیە کە ئەو فەحساکە هاکات ڕێژەی جیرانی خەوەکە حسابەکەین. ئەگەر ڕێژەکە لە 5 کەمتر بێەوە نۆرماڵە، 5 بۆ 15 بێت پیڵین کەم، 15 بۆ 29 زۆرە، لە 30 بەرەوسەر زۆر زۆرە. کەواتە ئەمە لەم کاتە تۆ دەستنیشانێکی کەمە نەخۆشی گیرانی خەوەکەی هەیە کەوتمان جۆرە مەترسیەکەیەتی. خوا نەخواستوتمان یەکەم ناڵە زەخت کۆنتترۆل بێت، شەکرە کۆنتترۆل نابێت یان نەبێتەوەی دروستبوونیان. دومیان لەو کەسانی کە سایق و ئەم نەخۆشی لەگەڵا بەیانە هەڵە سێڕوە خەوی لێکەوێت لە ڕێگە. زۆر جاری بینی کە حادیسەیەک ڕووی لە سایقەکە خەوی لێکەوتووە، لەوانەیە ئەمە بێت. لەبەرەوە جۆرە ئەبێت چارەسەر وەرگرن. پرخەکە وەکو بڵین لە مناڵە هەیە لەوانە وتمانەوە کوڕێڕەوی بۆری هەوا بێت، زیاتر کە لە پیاوە زۆرتر لە دوای تەمەنی 50 ساڵیەوە هۆکارێکی 100% دانەنراوە بڵین چییە، بەڵام لەوانەیە تەسکی بۆری هەوا بێت یان خاوبوونی ماسوولکەکانی پشتی قورگی بێ زیاتر. جگەرە کێشان و مادەی کحولیەکانە بێتە هۆی هۆکاری خاوبوونی و ماسوولکانە. لەبەرەوە یەکێک لە چارەسەرەکانی ئەوەیە نابێ مەشروب خوا بە هیچ جۆرێک. لەبەرەوە نابێت ئەوە چکابێتەوەی زیاکردنی پرخەکە لەگەڵیە. جگەرە کێشانیش لەسەر هەموو تەندروستی لەش زەرەری هەیە. ئەویش دانراوە بەڵام بڵێن 100% هۆکارەکەی لەوانەیە هەوکردنی بۆریەکان بێت لە ناو تەسکی کاتەوە. بەڵام چارەسەرەکەی مە لە پێشا دەست پێکەین بە پێی سەبەبەکەی. چارەسەری پرخەی خەوت پێکاتوە لە دوو بەش. بەشێکیان یەکەم کەسەکە ئەبێ ژیانی بگۆڕیت. ژیانەکەی چۆن ئەگەر قەڵەو بێت یەکەم شت دەبێت خۆی زایف کات. ئەو باشترین چارەسەرە بۆ پرخەی خەو. خۆی زایف کات، بە پێ ڕۆژانە بڕوات، ئەمە یەک لە هۆکارەکانە. دووەمیان جگەرە کێشە باشتر تەرکیکە. سێمیان مەشروب خۆرە ئەبێت تەرکیکە. ئەمە سەبەبەکانی یەکەمی بڵین کە وەکو نەخۆشەکە ژیانی گۆڕیت. دووەمیان دەرمانەکە دۆزینەوەکەیەتی. بۆ نمونە حساسیەتی لوتە، چارەسەری حساسیەتی لوتەکەی بۆکەی. لەو زەتێنەکە زۆر گەورە بووە و بۆی لابێت. مەسەن گۆشتی پشتی لوتە چارەسەریوێت، ئەمانە چارەسەریوێت. ئەمە لە پرخی احتیادیە بەعام. بەڵام ئەو پرخی کە باسمان کردمان گیرانی خەوە هۆکارەکانی وتمان یەکەم ژیان گۆڕینە، دووەمیان بەپی ئەو قیاسی کەوتمان چەند جار لە شەوە هەناسی ئەوستێ لە پشکینەکە دەرەکەوێت. ئەگەر هاتو زۆر بوو ئەو کاتە جیازێکمانەیە پێوتێ سیپاپ. سیپاپ چیە؟ جیازێکە وەکو ماسکێکی خێتە سەر لوتی بە شەو ئیتر پرێژەرێکی زیاد لە حەد دەکات، ئەم ڕێڕەوی هەوای دەکاتەوە. ئیتر کاتە نەخۆشەکە کاتی هەستی پێەکە کە پێشتر چۆن بۆ کەم جیازی بەکارهێناوە ژیانی بە تەواوەتیە گۆڕێت. یعنی بەیانیان هەڵەستیە و گێژی نامێنێ، خەوی نامێنێ، خەواڵووی نامێنێ. یعنی هەستەکە ژیانێکی خۆش و ئەوانی لەگەڵا بە ئەگەر زەختی هەبێ و کۆنتترۆل نەبێ یەکێکە لەو کارەکانیان پرخێ ئەوەی بۆ چاکە شەکرەکەی هەمووی کۆنتترۆڵەکات. کەواتە چارەسەرەکانی هەندی حاڵەتمان هەیە، حاڵەتی وەکوتمان عملیات نەشتەرگەریە بۆوانەی لەو زەتێنیان هەیە، گۆشتی زیان هەیە، کۆڵەکەی لوتیان لارە. هەندی حاڵەتمان هەیە بۆوانەی کە چەناگیان لە دواوەیە. ئەو کاتە هەندێک ئالەتی پزیشکی هێدانری لە ناو دەمە بۆی بە شەو دەمی بکاتەوە نێڵت دابخێت چەناگەی لە دواوە بێت. ئەو بەپێی حاڵەتەکان نەگۆڕێت چارەسەرەکەی.